ئەوەی کە لێرێ هەر هەمووی بە تەحەداوە ئەیکەم ئەگە 50,000 پێ بوو وەڵڵاهی من ئێستا سەر وسمە لە خۆمەتاش لەکوێ هاتووی؟ باڵە سەم سەماڵە بەچەم چەندێکە لێرە وەستاوی؟ وەڵڵاهی کارۆنمانە لە سەعات یەکەوە لێرێ یەکی کەی؟ یەکی شەو یەکی شەوە هاتوون لێرە وەستاون؟ ئارە وەڵام یەکی شەو لێرە ئێستا نیۆڕۆیە؟ وڵاتی نیۆڕۆ بێ و هەتا 5 شەڕۆ باشە لە ڕۆژێکە چۆڵ ببووە باتە وا خاڵم ژە هەژماری من ئەزانیت چێ بەسەر یەشەیە ئەوەی کە لێرێ هەر هەمووی بە تەحەداوە ئەیکەم ئەگە 50,000 پێ بوو وەڵڵاهی من ئێستا سەر وسمە لە خۆمەتاش باشە دۆخ و گوزەرانتان چۆنە؟ وەرە دۆخ و گوزەرانی چیز هەفتا و پێنج شەو معاش نهاتووە پێشمەرگە ئەزانیت چۆن ئێمە با یەک شتێکەیە با ئینسان سەراحەت بێ ڕاستە معاش خۆرین بەڵام پێشمەرگە هەیە 250 لە هیچفانێک باشە ئەوەی کە لێرەشە لە ناچاری هاتوو یعنی پێشمەرگە هەیە لەو جەبهانەیە بەم گەرمایە ئاو نییە خۆی پێ بشۆری یعنی بەسە هەتاکێک با کەمێک لە دەم کوڕە مەسوولەکان گرنەوە کەمێک لە دەم ئەم بەرپرسانە گرنەوە بیدەنە ئەم میلەتە یەخۆ کفرنا نابێ کاک وەڵڵە ئەمەنیان ئەمە زۆربەی ئەم شامگەر هەمووی ئیمارە و شوقی ئەوانە کاک ژلم ناڵە هەیە؟ ئەرە وەڵا سوپات دوو کوڕمەیە لەخوا بەزار خوا لێ نەسەنیە چۆن بژەوی ژیانە دابینەکەی کە هەڵتا پێنج ڕۆژە وەرە نەگەێت ئەوەش ئەگە خوای گەورە بە گەوری خۆی هاوکە ینی ئەوەی لە توانمان ئەوەی لە توانەمانە بێ ئەیکەین ینی ئیش و کەسابەت ئەیکەین بەڵام با قەرزش هەر ناڕواتە سەروایە